لە قۆناغی سەرەتاییدا پاش ئەوەی مرۆڤ بە سەرکشت و کاڵدا سەرکەوت و قۆناغی ژیانی گۆڕی لە هەنگاوی دواتردا توانی دەست بەسەر ئاژەڵیشدا بگرێت و لە بەرژەوەندی خۆی بەکاری بێنێت هەر لە پێداویستی خۆراکی و پۆشاک تا دەگاتە سوود وەرگرتن بۆ پاسەوانی و هۆکارێک بۆ گواستنەوە لە قۆناغەکانی تریشدا خۆشگوزەرانی کەوتە ژیانی مرۆڤەوە تا ئەوەی بەشێکیان بۆ جوانی و هاوڕێیەتی مرۆڤ لە نزیکی خۆی ڕای بگرێت بە جۆرێک تا ئێستاش مرۆڤ و ئاژەڵ بەرکەوتنی ڕاستە و خۆیان هەیە و پەیوەندیە جۆرا و جۆرەکان بەردەوامە بە نمونەی ئەم هاوڵاتی دانیشتووی ناوچەی گەرمیان کە وەک خولیا و خۆشەویستی جۆرەها ئاژەڵ و باڵندەی لە دەوری خۆی کۆکردوێتەوە هەموو ڕۆژێ بەخێوانەکەم هەموو ڕۆژ ئێمە ئێرە ئەگەتیان نەبم تەحمل ناکەم هەموو بەیانێدان و ئاو و هەموو شتێکیان پێدەم بەخێوانەکەم جوان تێکە بوومە لەگەڵیانە ئەمان شتێکە بوونە لەگەڵ مندا ئەوان هەست بە مەترسی ناکەن هیچ هەست بە مەترسی ناکەن لەگەڵ خۆمە بەس زلامتە ببینن ئەترسن مرۆڤ چی بکە بۆ ئەوەی ئەوان هەست بە مەترسی نەکەن وەڵڵی خزمەت و خۆشەویستی و لەگەڵ حیوان و باڵندەکانە هەموو ڕۆژ من لێرم داریان پێدەم ئاویان پێدەم خزمەتیانەکەم ئەوانش هەر بۆفایەکیان لەگەڵ من دەکات وەک خۆی دەڵێت خۆشەویستی بۆ ئاژەڵ و باڵندەکان بە ئەندازەیەکە تەنانەت هەست بە ئازاریان دەکات و بەبینینی هەریەکەیان تێدەگات ئەگەر باری تەندروستیان باش نەبێت بۆیە خێرا چارەسەریان دەکات ئەوان ئازاریان پێ منش ئازارمەوی چکە من لەگەڵیان ژیامە ئەوانیان لەگەڵ منن ژیام لەگەڵ ئەمانە ئەوان هەست بەوەکەن کە تۆ خۆشەویستیان بۆ دەرەبڕی ئەی چۆن ئەڵاو کاتێک من ئێمە ناویان یەکسەر خۆیان دێم بلام کە دانیان پێدەم یاریان لەگەڵەکەم دەنگی سروشتی ئاژەڵ و باڵندەکان هەریەکە و باوازێک لە ژینگەیەکی لەباردا تەنها خاوەنەکەی دڵخۆش ناکات بەڵکو بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و بینینی دیمەنەکان هاوڵاتیانیش ڕووی لێ دەکەن وەک ئەم هاوڵاتێ دەڵێت بە بینینی دیمەنی ئاژەڵ و باڵندەکان ئاسوودە و دڵخۆشە بەڕاستی من هەموو جارێک تێم سەردانی ئەم پیاوەکەم هەم بۆ لای ئاژەڵەکان هەم بۆ دارەکان من خۆم نەفسیان زۆر پێی مرتاحم کە تێم سەردانی ئەم پیاوەکەم سەردانی ئاژەڵەکانەکەم زۆر ئاسوودەم ئەو ئاژەڵانەیش یعنی ئەم پیاوە خزمەتێکی وایەن ئەکا ینی ترسیان نییە لەم پیاوە خۆشەویستی هەیە بۆ ئاژەڵەکان و ئاژەڵەکانیش هەر خۆشەویستیانی بۆ ئەم پیاوە هەیە دیاردەی گرنگیدان بە ئاژەڵ و باڵندەکان تا دێت ڕوو لە زیاد بوون دەکات وەک ئەم فرۆشیارە دەڵێت بازاڕی گەرمە و خواستێکی زۆری هەیە هۆکارەکەش خۆشەویستیە بۆ ئاژەڵ و باڵندە بەڕاستی خەڵکی حەزێک و ئارەزووکی باشی هەیە بۆ باڵندە بە تایبەتی بۆ باڵندەی کێوی بۆ باڵندانی کە ماڵین خواستێکی خۆشەویستیان هەیە بۆ باڵندە کە بە خێویکەن بۆ بیگەڕنەوە زۆر جاژەگەڕێنەوە بۆ سروش کێنە لای ئێمە مامەڵی باڵندەکە لە کاکە پێم خۆشە من مامەڵی باڵندەکەم بە چەنە سعی لە بازارە من ئیگەڕێنمەوە بۆ سروشت و بە ئازادیەکەم بە شێوەیەکی خێری بەڵام بە تایبەتی خەڵک ئەمڕۆ بۆ حەزی خۆی بۆ ڕاگرتنی بۆ خۆشەویستی بۆ ئەو باڵندانەی کە هەیە ئەمڕۆ لە بازارە هەم باڵندەی کێوی هەم باڵندەی ماڵیش بڵێن کە ئەوروپین کۆکیە لە ڕۆژێلایە غەندورە تەیرۆ حوبە تەیری قەفەسن ئەمانە لە ڕاستیان لە ژینگەی ئێمە ئەگەر خۆشەویستی بۆ سروشت و ئاژەڵ و باڵندەکان نەبوایە ڕاوچەکان بە دزیێوە ڕاویان دەدەکرد بۆیە لەگەڵ فراوانبوونی دیاردەی گرنگیدان بە ئاژەڵ و باڵندەکان دیاردەی ڕاوکردنیش قێزەونتر دەبێت. سەلام ڕۆڤ گەلی کوردستان گەرمیان